بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە کە بەڕاستی ئێمە زبانمان لاڵە نازانین کو حەمد و سەنا و سپاسی ئەو هەموو ناز و نیعمەتە بکەین هەر ئەوەندە دەڵێن ئیلاهەنا لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان نوری چاو تاجی سەر و شەفیعی ڕۆژی دواییمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر ئالی بەیتی ئەطهاری و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئێمە وعدی ئەوەماندا باسی ئاریوسەکانتان بۆ بکەم، پێتان بڵێم ئەو ئاریوسیانە چێن کەوا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مەدحی کردوون. ئەو ئاریوسیانە چێن کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تهدیدی هیڕەقلی دەکا، دەڵێ ئەگەر بە دوای دینی حەق نەکەوی گوناحی هەموو ئەو ئاریسیانە لەسەرتووە. ئەو ئاریسیانە چێن کەوا سەلمانی فارسی ئەو قەشەی مووسڵ و ئەو قەشەی دووەمی شام و قەسەی مووسڵ و قەشەی نوسەیبین و قەشەی ئەموریە هەر هەمویان لەسەر ئەم دینی حەقی مەسیحی بوون. ئازیزانم، تەمەن بە تاریخێکی کورد باز بکەین بۆ ئەوی جوانتر ڕوونتر و ئەوە ببێت. طبعاً هەتا ساڵی 325 مەسیحیەکان و نەسرانیەکان لەسەر دینی حەقی پاکی ئەڵڵا بوون، هیچ دەستکاری نەکرا بوو. لە ساڵی 325 کابرایەکی میسری ئیمانی هێنا بوو بە مەسیحی کە بەخۆی لەسەر دینی فەراعینەکان بوو. ئەو کابرایە ناوی ئەثناسوس بوو. ئەثناسوس هاتە ناو دینی مەسیحی و ماوەیەکی زۆر خیندی و زۆر بلیمەت و زیرەک بوو، بەڵام بەداخەوە هەستا عەقیدەی تەثلیثی خستە ناو دینی مەسیحی. طبعاً عەقیدەی تەثلیث ئەوە پێشتریش لە هەندێک بیر و باوەڕ و ئەدیانەکان هەبوون. مەسەلەن ئەگەر تەمەشای فەراعینەکان بکەین دەبینی فەراعینەکان تەثلیثیان هەبووە. فەراعینەکانی میسر، دینی فەراعینەکانی میسر ئەوانە کە خۆیان بەخوا دەزانی، طبعاً ئەوانە ئەو دینەی کە بە خۆیان پەڕەویان دەکرد و دروستیان کردبوو تەثلیثی تێدا بوو. چۆن؟ مەسەلەن فەراعینەکان دەیانگوت ئۆزریسی ئەب و لەگەر هۆرسی ئیبن لەگەر ئیزیسی دایک، ئەو سێ تەثلیثیان هەبوو. هندیە بەرەهەمیەکانیش ئەوانیش بەرەهمای ئیلاهیان هەبوو، پاشان فیشنۆی مخەڵڵسیان هەبوو و سیڤای ڕوحی عەظیمیان هەبوو. و حتا فارسەکانیش کە لەسەر دینی زەرادەشتی بوون ئەوانیش تەثلیثێکیان هەبوو کە دەیانگوت الروح الصالحة ڕوحی پاک والكلمة الصالحة قسەی پاک والعمل الصالح وەکردەوەی چاک. ئەوان ئەو سێ تەثلیثیان هەبوو کە ئێستاش وا ئیدعای لۆ دەکەن و وان بانگێشەی بۆ دەکەن. طبعاً ئەو ئەثناسوسە بەڕاستی توانی قەنەعەت بە خەڵکێکی زۆر بینی کە ئەو تەثلیثە بخاتە ناو دینی مەسیحی کە ئەبوو ئوم و ڕوح القودسی دروست بکاتن. ئەلێرە بەڕاستی ئاریۆس یەکێک لە قەشە هەرە زیرەک و بەلیمەتەکان بوو، بەڕاستی بەرامبەری ئەثناسیوسی وەستا و لێی قبوڵ نەکردو و لێی بەدەنگ هاتوو و بوو بە هەرایان و خەڵکی زۆری لێ هەڵدا و کە بڕوای پێمەکەن و بەڕاستی ئەمە عەقیدەیەکی وەثەنی خراپە، ئەوە لە ئەدیانی فەراعینەکەڕە هینای تێناو دینی مەسیحی. طبعاً ئەلێرە
قەزیەکە گەورە بوو بەهەرا و دەنگ و سەدایەکی زۆری لێ پەیدا بوو. بۆیە ئیمپراتۆری ڕۆمانی ئەو وەختی کە ناوی قوستەنتینی یەکەم بوو هەستا گوتی بابە ئەوها نابێ، دەبێ هەموو قەشە و پیا و ماقوڵان و زیرەکەکانی ئەم دینە خڕ ببنەوە و دەبێ مناقەشە بکرێ و بۆیە هەمووی خڕکردنەوە لە مجەمەعی نیقینیەی مەسکوونی ئەلەوێندەر کۆبوونەوە لە ساڵی 325 بۆ ئەوەی مجادلەک بکرێ لە بینی ئەفیاسوس و لە بینی ئاریوسی و فعلا مجادلەیەکی تون کرا، بەڵام بەڕاستی ئاریوس زۆر بە حەکیمانە و زۆر بە ئەدلەی بەقووەتەوە توانی بەسەر ئەفیاسوسی بکەوی و زاڵ بێ بەسەریدا. حتا لەو قسەیانەی کە زۆر بە بەسیتی پێی دەگوتن ئەتوو یەک ئایەتم لە ئینجیل لە بۆ بێنە کە حەزرەتی عیسا بڵێ من ئیلاهم، یان یەک ئایەتم لە ئینجیل لە بۆ بێنە کە حەزرەتی عیسا برێ بمپەرستن. جا بۆیە بەڵام هەرچەندە ئەفناسوسیش زۆر بلیمەت و زۆر زان بوو، بەڵام نەیتوانی بەسەر ئاریوسی کەوی، ئەو بۆ ئاریوس لە مجادلەکە بردیەوە. بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی قوستەنتینی یەکەم بوو خۆی کابرایەکی وەثەنی بوو، هەستا تەئیدی ئەفناسوسی کرد و زۆریان لە ئاریوسی کرد، دەبی بێ وەسیقەی شرک لە بۆ بەخوا پەیداکردن تەوقیعکە، بەڵام ئەویش تەوقیعی نەکرد و ئەوە یەکسەر ئەوارەی بردیانە قۆنیە لەوێن دەر دایان ناو و نەفی بەڵقانیان کرد، ئەم کوڕەیان نەفی بەڵقان کرد و ئەتباعەکانیشان هەموو دەرکردن و هەموو کتابەکانی ئاریۆسیشان سوتاند. پاش ئەوەی خەڵکەکە زانی کە ئاریۆس لەم مجادلە و لەم شەڕەدا لەم جیدالەدا و لەو مناقەشەدا بردیتەوە، بەڕاستی زەختێکی زۆریان هاویشتە سەر ئیمپراتۆری قوستەنتینی یەکەم کە دەبێ ئەم پیاوە بەردا. ئەو بوو ئەم ئاریۆسەیان بەردا لە بەڵقان، هاتەوە ناو قوستەنتینیا کە ئەستەمبۆڵی ئێستا دەکا، هات لەوێ دانیشت، بەڵام بەداخەوە هەندەی پێنەچوو لەوێن دەرمان خوار و ژەهر خواریان کرد و کوشتیان. پاشان پێدا هاتن هەرچی یعنی ئەوانی لەگەڵ وانیش بوون ڕاو لە دوونیانیان کرد، بەڵام ئەتباعەکانی ئاریوس بەڕاستی ئاوادانە نیشتن، دەستیان بە داوای دینی حەقی مەسیحی کرد و خەڵکێکی گەلەگەلک زۆریان قەناعەت پێهێنا کە ئەمە دینی حەق و ڕاست و دروستە. بۆیە توانیان خەڵکێکی زۆر لە ئاسیا، خەڵکێکی زۆر حتا گەیشتن ئیسپانیاش و زۆر خەڵکی لە ئەفریقیا و زۆر خەڵکی شوێنی تریش کە بەڕاستی ئەم دینەی ئاروسیان لێ دینی حەقی مەسیحیان تێدا بڵاو کردەوە. حتا یەک لەوانە وەرەقەی کوڕی نەوفەل ئەوە لەسەر ئەو دینەی ئاروسیەی بوو کە کاتێک حەزرەتی خەدیجە باسی پێغەمبەری خوای لە بۆ کرد صلی الله عليه وسلم، بەڕاستی یەکسەر قەناعەتی هات وەزانی ئەوە پێغەمبەری حەقە و پێغەمبەری ئاخر زەمانە. لۆیە فەرمووی خۆزی ئەو کاتی جەحێڵ دەبووم کە بتوانم کە قەومەکە دەرت دەکەن پشتت بگرم و پشتیوانت بکەم. طبعا حتا ئەو وەزعە ئەو دینی ئاریۆسیەکان دینی حەقی مەسیحی زۆر بڵاو بووە، بەڵام ئیمپراتۆریەکی وەثەنی ناوی یۆلیاس بوو، یۆلیانوس، ئەوە پەیدا بوو. بەڕاستی ئەو پیاوە یعنی خەڵ ئاریۆسیەکانی گەلەگەلە کوشت، حتا هەندێک لە مؤرخەکان دەرێن 12 ملیۆن ئاریوسی کوشت، ینی بەو شێوەی کە هەمویان پرت و بڵاو بوون. بۆیە کاتێک سەلمانی فارسی بزانە کە لە مووسڵ دەیگوت کەس نماوە ئیلا بڕۆ نووسەی بین، ئەو ئایان تاک و تاک لۆقما بوون، هەر یەکی لە شوێنێک خۆی مات کرد بوو، بەڵام ئەوانە دیارە هەمویان ئاگایان لێکتر بووە و ئاگایان لەوە بووەکەوە چێ و چێنینە و لە چێن دەرن و ئەو دینە حەقەیان بڵاو دەکردەوە. جا بۆیە سوبحان الله کاتێک کە عەمری کوڕی عاس هاتە میسر، ئەقباتەکانی مسر زۆر بە ڕەحابەتی سەدرەوە بەگەر موسڵمانان و بەگەر عەمری کوڕی عاس کەتن. لۆچکۆ ئەوانە ئاریوسی بوون و دەیان زانی ئەوە وەختی هاتنی پێغەمبەرێکی حەقە و بۆی ئیمانیانی. حتا لە ئیسپانیاش کاتێک کە تاریقی کوڕی زیاد بەخۆی بە جێیشەکە پەڕیەوە و لە جەبەل تاریق و بەرەو ئیسپانیا ڕۆیشتن، بەڕاستی مەسیحیەکانی ئیسپانیای هەر هەمووی ئەو دینەی ئیسلامیان قبول کرد کە زانیان
بەڕاستی ئەم دینە لە دینی حەقی خۆیان نێزیکە و دینێکی حەقە و دینی ئاخر پێغەمبەری آخر زمانە صلى الله عليه وسلم. جا بەم شێوەیە سبحان الله ئەو دینەی ئاروسیەکان زۆر مزایقەی لەسەر کرا و چووکە هەر ئیمپراتۆریەتێک کە دەهات ئەو ئیمپراتۆری زیاتر وەسەنی بوو تەئیدی مەسەڵەن کاتۆلیەکان و پرۆستانتەکانی کاتۆلیەکان و ئەرثۆدۆکسەکانیان دەکرد دژی ئاروسیەکان بۆ ئەوەی لە ناویان بەرن و بیان فەوتێنن. جا بۆیە سبحان الله آخر معقل و آخر شوێنی ئاروسیەکان ئیسپانیا بوو لە ساڵی 586 مەلیکێکیان لێ پەیدا بوو ناوی ڕیکاردۆ بوو. بەڕاستی ئەم پیاوە کاتۆلیکی بوو بەڵام زۆری یعنی ئاریوسەکانی ئەزیەت دەدا و زۆر بە ئەشکەنجە و ناڕەحەتی دەکردن دەری دەکردن دەیکوشتن بەڵام سبحان الله ئەوان دەیانزانی کەوا نێزیکە پێغەمبەرێک لەم زوانە پەیدا دەبێ. بۆیە کاتێک کە مسلمانەکان پەڕینەوە لە بۆ ئەندەلوس هەر هەمیان سبحان الله بە ڕەحابەتی سەدرەوە و زۆر بە ئیشتیاقەوە بەگەردینی محەممەد کەوتن صلى الله عليه وسلم. طبعا لە ساڵی 586 کە ئاخری معقەلی ئاریوسەکان لەوێ لەیان قەومە ئەو وەختی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تەمەنی مبارەکی نەگەیشت بۆ 20 ساڵی کە ئەوە ماوە 20 ساڵی تکەی ماوە بۆ ئەوی ببێت بە پێغەمبەر و ئەم خەڵکە لەو هەموو ناڕەحەتیە و بە تایبەتی ئاروسیەکان لەو هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیەی قوتار بکە. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته.